لە کاتێکدا قەیرانی دارایی باڵی کێشاو بەسەر سەرجەم جونگەکانی ژیانی هاوڵاتیان لە عێراق و کێشەی کارەباش لە ساڵانی ڕابردوو نیگەرانی شەقامی بەدەوای خۆی داهێناوە. وەزارەتی کارەبای عێراق بڕیاری داوە کە کارەبای نیشتیمانی لە وڵاتە ڕادستی کۆمپانیەوە بەرهێن بکرێت کە ئەو بڕیارەش نیگەرانی ئەنجومەنی پارێزگای کەرکووکی لێکەوتەوە. دیارە ئێمڕۆکە ئێوە ئاگادار بوون لە کۆبوونەوەکە تاوتوێکی زۆر کرا بڕیاری ئەندامانی ئەنجومەن ئەوە بوو کە ئەم بابەتە نابێ بە شێوەیەکی مرکزی بۆ بەرژەوەندی هاوڵاتیانی شاری کەرکووک لە بەرەوەی عەقدەکە نەبینراوە هەتاکو ئێستا ئێمە نەمان بینەوە چۆنچۆنی ئەو ئالیەتە تەوقیعکراوە بڕیاردرا بۆ ماوەی 2 هەفتە لەگەڵ ئیدارەیە لجنەی پرۆژەکان و لجنەی تاقە هەروەها ئیداری پارێزگای کەرکووک بۆ ئەوەی تاوتێکن لە بەرەوەی کێشە لەسەر مەسەلەی ئیستثمارەکەی هەیە کە گوایە ئەمە لە دەرەوەی موافقاتی ئوسولی ئیستثمار وەبەرهێنانەوە ئیجازەی پێنادرێ هەروەها جگە لە کۆمەڵی ئالیات کە ملاحظاتی زۆری تێ هەبوو بۆ هاوڵاتیان بۆ ئەوەی ئەستنگ و کێشە دروست نەبێ بۆ هاوڵاتیان بڕیاردرا لە ئەنجومەنی پارێزگا بۆ ئەم ماوەی کاتیە بۆ ماوەی 2 هەفتە زیاد تاوتوێ بکرێت دواتر لە دوای 2 هەفتە بڕیاری لەسەر ئەدرێت لە ئەنجومەنی پارێزگا. ئەندامانی ئەنجومەنی پارێزگاش ڕای دەگەیەنن ئەگەر بڕیارەکەی حکوومەتی عێراق بە زیانی هاوڵاتیان و بە تایبەتی چینی هەژاران بکەوێتەوە پاڵپشتی لێ ناکەن. دایمە لەگەڵ هاوڵاتیان بە تایبەتی هاوڵات کەم دەرامەتەکان ئەوانەی کە دەرامەتیان نییە و بە هزار حاڵێک ژیان بەڕێوا بن کلم بێ مەعاشیە لەم قەیرانەیە ئێمە بن ئەو جبایش بکەنە سەری یان داهێنێکی پارێکی زیادەی بخەنە سەر ئەستۆ ئێمە لەگەڵانین. ئەم پرۆژەیە لە دەرەوەی وەبەرهێنانی کەرکووک هاتوتە کەرکووکەوە و مخالەفاتی قانونی زۆرتی هەیە و دوایەوە هاوکاری هاوڵاتیان ناکات لە مەزمە اقتصادی کە ئێستا کەرکووک و هەموو عێراق پیاە ڕات بۆ ئێمە لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک دوایەوەی کە مناقەشەیەکی زۆر کرا داوای ڕاگررتنی پرۆژەکەمان کرد. ینی مەجلیسی وزەرا وتێتی ئێمە پێمان باشە کە کەرتی کارەبا بدرێتە کەرتی تایبەتیا خەسخەسە بکرێت. عێراق لە 8 ساڵی ڕابردووە 300 میلیارد دلاری بەس لە کارەبای هەدرداوە ینی دیار نەماوە پارە ڕۆیشتووە. ئێمە لێرە کارەبا ئاکرێن مقابل ئەوەی کەوا بە مستەسمێک گازێ دێنێ ئەم خەسخەسەیە یا ئەم بکردکردنە پرۆسەیەکە کە ئیتر دەوڵەت دەتوانای دانیە ئەیداتە تۆ بەڵام ئێمە وەکو مەجلیس پێمان باشە کە ئەمە لەژێر چاودێری مەجلیس بێ بە یاسایەکدا بڕێنرێت و ڕقابە بکرێ. کەرکووک لە ڕووی دابینکردنی کارەباوە دۆخی لە زۆربەی پارێزگاکانی عێراق بارێمی کوردستانی شەو جێژێرترە بەڵام ئایا ئەنجومەنی پارێزگای کەرکووک تاکەی دەتوانن پێش بە بڕیاری ڕادەستکردنی کارەباکەی بە کەرتی تایبەت بگرن. هەوڵدان بۆ بە تایبەتکردنی کەرتی کارەبا لە عێراق لە کاتێکدا قەیرانی دارایی گەشتۆتە تروبک و حکوومەت لاواز بۆ لە سەرسەرکردنی کێشەکان بە کێشەی کارەباشەوە. عومەر غەریب، کورسان نیوز، کەرکووک.